ئێمە لە بڕێوەبەتی پاسپۆرتی سلێمانی لە سبەینەوە لە هەشتی 2007ەوە هەموو معاملاتێک بۆ وەرگرتنی پاسپۆرت و بۆ دەرهێنانی پاسپۆرت لەلایەن هاوڵاتیانەوە ڕاگیراوە لە لامان هەروەها لە سەرانسەری عێراقا لە شاری بەسڕەوە تا کۆرێمی کوردستان ڕاگیراوە لەبەر ئەوەی ئەم سیستەمی ئێستا کە سیستەمی کۆنی پاسپۆرتی پێوترێ ڕاوەستاوە سیستەمی نوێی پاسپۆرت بەڕێوەیە بۆ مەبەستە. هەروەها لە ڕێی کەناڵەکەی بەڕێستانەوە داوا لە هاوڵاتیانەکەم ئەوانێکەوە پاسپۆرتەکانیان تەواو بووە یا چەند ڕۆژی ڕابردوو معاملاتیان کردووە بێن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان لە ماوەی هەفتەیەکە چونکە ئەگەر نێن لە ماوەی هەفتەیە وەریگرنەوە دوور نییە پاسپۆرتەکانیان بچێتەوە بۆ بەغدا ئەو کاتە تووشی ناڕەحەتی زۆرە بن بۆیە داواکەین کە بە زووترین کات بێن بۆ وەرگرتنەوەی پاسپۆرتەکانیان ئێمە هەموو ڕۆژە لە هەشتی بەیانیەوە تاکو ساعت 6 ئێوارە لە خزمەتیان نابین بە دوو شەفتی جیاواز بۆ ئەوەی بتوانین پاسپۆرتەکانیان بدەینەوە. بەڵام ئەوانەی کەوا ئەیانەوێ پاسپۆرت دەربێنن لە سبەینەوە ناتوانن پاسپۆرت دەربێنن و ناتوانن فایل دروستکەن تاکو سیستەمی نوێیەکەوێتە کار ئەوش دوور نییە دوو هەفتە یا زیاتر بخایەنێت بۆ ئەوەی دەست بەکاربین. و ئەگەر سیستەمی نوێ کەوتە کار ئەو کاتە لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە دووبارە هاوڵاتیان ئەگەدارەکەینەوە بۆ مەبەستە. لە سەرانسەری عێراقا بۆ حاڵاتی لە ناکاو بۆ نەخۆش بۆ ئیفات بۆ ئەوانەی کە زۆر زەڕورن تەنها یەک شوێن کراوەتەوە لە بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرت لە بەغداد یەک وحدە کراوەتەوە یەکیونێت کۆمەڵێک ئەفسەری لەسرە بۆ ئەبێ بەڵگەی پێویستیان پێبێ بۆ ئەوەی دەوێ بیان کەن بخان بخاوەنی پاسپۆرت.